26 تشرینی یەکەم کۆمەڵی دادگەری کوردستان بە ڕاگەیاندنی هەڵوێستێک بۆ بەرگری لە ئیرادەی هاوڵاتیان و وەک هەوڵێک بۆ هەمیشە ڕاگررتنی ساختەکاری لە هەڵبژاردندا کە لە ماوەی سێدەی ڕابردوودا لە هەرێمی کوردستان بە کولتور کراوە و هاوڵاتیان و لایەنەکانی دەرەوەی دەسەڵات پێوەی گیرۆدە بوون بڕیاری کشانەوە و بەشدار نەبوونی لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستانیدا. هەڵوێستەکەی کۆمەڵی دادگەری بێ کاردانەوە تێنەپەڕی و ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان و چالاکان و کەسایەتیەکانی هەرێم هەنگاوەکەیان بە جوامێرانە و پێویست ناوهێنا و هەندێکیش بە تێبینیەوە پشتیوانی خۆیان بۆ دەربڕی. ئەم هەڵوێستە یەکەم هەنگاوی کۆمەڵی دادگەری نییە و لە ڕابردووشدا کۆمەڵ بە درێژایی مێژووی خۆی چەندین هەنگاوی داهێنەرانەی دەربڕیوە و خاوەنی بڕیارە سەختەکانی گۆڕەپانی سیاسی بووە و لەگەڵ هەر هەوراز و شێوێکدا کە ڕوبەڕووی بوو بێتەوە بە سربەخۆیانە و بە ئامانجی ڕازیکردنی خوا و خەڵکی هەڵوێستی خۆی ئاشکرا کردووە. سەرکردەکانی کۆمەڵی دادگەری لە ڕابردوودا و لە ساڵانی هەشتاکاندا بە ناوی دیکەوە خاوەنی بڕیاری هەڵگرتنی چەک بوون دژ بە ڕژێمی بەعسی ڕووخاوی عێراق وەک یەکەمین لایەنی ئیسلامی و بۆ بەرگریکردن لە مافەکانی گەلی کورد خەباتیان کردووە. ژمارە حوتیشی بڵێن ژمارە پێنج بەزانێت کێ بیان ناکرێت لە کاتی شەڕەویە کۆمەڵ بە درێژایی مێژووی خۆی لە جەنگی داگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکا و دەستگیرکردنی ئەمیر و بەرپرسان و تیرۆرکردن و چەندین ئاستەنگی دیکەدا تێپەڕیوە. بەڵام ئەوەی جێگەی تێڕامانە نەک حیزبەکە لاواز نەبوو بگرە هەر جارە و بە هەڵوێستێکی نیشتیمانی زیاتر گەشەی کردووە. یەکێک لە هەڵوێستە دیارەکانی کۆمەڵ بڕیاری خۆ لە چەکداماڵین و بوون بە هێزێکی مەدەنی و بەشداریکردنی بوو لە پەرلەمانی کوردستان بۆ ئەو مەبەستەش وەک تاکە هێزی ئیسلامی سربەخۆ چووە ناو هەڵبژاردننی 30 کانونی دووەمی ساڵی 2005ەوە و توانی 6 کورسی بەدەست بهێنێت. لەو کاتەوە کۆمەڵ سەنگەری بەرگری لە ستەملێکراوان و وەستانەوە دژی ستەمکارانی بۆ پەرلەمان گواستەوە. کۆمەڵی دادگەری لە چوارەمین کۆنگرەی خۆیدا چەندین گۆڕانکاری بیوێرانەی لە ناو شێوازی بەڕێوەبردننی حزبەکەدا ئەنجامدا و بە تەواوی سەلماندی کە حزبێکی داهێنەرە و توانای فراوانبوون و ڕوبەڕووبوونەوەی ئاستەنگەکانی هەیە. دوای ئەوەی کۆمەڵی دادگەری کوردستان بانگەشەکانی بۆ چوونە ناو هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەست پێکرد ئەوە ڕوون بوویەوە کە کۆمەڵ بە گوڕوتینێکی نوێوە هاتۆتە مەیدانەکە و سەرجەم پێشبینیەکانیش بۆ ئەوە بوون کە ژمارەی دەنگەکانی بە ڕێژەیەکی بەرچاو زیاد دەکات بەهۆی ئەو هەڵوێستانەی کە لە خولەکانی ڕابردوودا بۆ بەرگری لە دین و ژینی هاوڵاتیانی کوردستان و ڕوبەڕووبوونەوەی بیری نامۆ هەڵی گرتبوون. دابیم کەوە لە کاتی خۆی دابیدە لە کاتدا ڕۆژانە زانکۆ پەیمانگەکان دابمەزێنی بە شێوەیەکی ڕێک و پێک. بەڵام بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و بەهۆی دەستێوەردانی دەرەکیەوە هاوکێشەکان پێچەوانە بوونەوە و بە دیزاینکردنی پرسی هەڵبژاردن و کورسیەکانی پەرلەمان کۆمەڵیان وەک هێزێکی بچووک نیشاندا. ئەمە شوای کرد کۆمەڵی دادگەری جگە لە خواستی ڕاستەقینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە هیچ دیزاینێک ڕازی نەبێت و ڕای بگەێنێت لە پەرلەمانێکدا بەشداری ناکات کە کورسیەکانی بە دەنگی هاوڵاتیان دیاری نەکرابێت.